اما موظفي قراء مقايسين لكركوك عددمان تقريبا 350 لە سەرتاسەری عێراق 7029 نەفەرین لە سەرتاسەری عێراق. ئێمە 2022 لە 2021 تا 23 عقد بووین. دوای 23 حکومەت قەراریدا بەم شێوەی ئەمە جەریدەی وەقاعەکە موازنە تەوقیعەکرێ لێرە نەشرەکرێ موازنەکەمان ناومان نووسراوە کە ئێمە ئینشاءالله الحەمدولله تەزوید بووین. لە 2023 تا 2023 کە ئێمە تیاین هەر پێمان ئەڵێن سەبرمان لێکن کتابەکە بۆ مالیە ڕەفزیەکە کتاب بۆ ئەماناکەین ئەمانە ڕەفزیەکە. دوایەوە دەرچوو پێش هەفتەیەک ڕئیس وزەرا خۆی دەرچوو کەوتی من لەم 2 ساڵەیە ئینجازاتمێ لەم حکوومەتەوە ئینجازاتەکەم لە 106 خەڵکی عێراقم دامەزراندووە بێکارم نەکردوون. ئەو شەشە ئێمەی تیاین کە ئێمە قوڕا مەقایسین و شەهادات عولیە و محاضرین. ئێمە هەتا ئیساکە 2 ساڵە هیچ بە هیچ شێوەیەک هەروە بە عەقدی ماینەتەوە. دوێنێ پێرێ چوین بۆ لای وەزیر خۆی دەرچوو عینە قسەی بوومان دووبارە کردەوە 4 ڕۆژم بدەنێ. ئەمە 2 ساڵە وتمانە و 4 ڕۆژەش چاوەڕێگەین تا ڕۆژی یەکشەم. ئێمە دەها دەستمان کرد بە ئیزراوی پارەیە کۆ ناکەینەوە نەبەست لە کەرکووک سەرتاسەری عێراق هیچ موازنەیەک داها ئیش ناکە پارەیان خۆیان لەسەر جیبایی ئێمێدا ئەمە پارە کۆ ناکەینەوە. و داوای ئەو 7000 ئەکەین کە حکوومەت ئەڵێ من 7000م تەعین کرد. ئایا 7000ی بۆ شۆ برد کەی تەعین کرد لە دوای ئێمەوە؟ ئێمە هەبوو 2023 بە عەقدی تەعین بوو ئێستا دایمیە بە 1 ساڵا بووە دایمی. ئێمە 5 ساڵە پارە کۆکەینەوە تەحمولیانەکەین یعنی بە هەر شێوەیەک بێ ئێستاش جوابمان نەدەنەوە کتابە نێرین و کتاب دێ دا ئەمە نایخوا لەگەڵمان کتاب هاتن و کتاب ڕۆشتن لەگەڵ ئێمەیان ناڕوە. موچەکانمان بەڵێن بۆ نمونە من بە کەلۆرۆسی قانونم 400 زاوەرەگرم هەمانە ئەعدادی شەشی ئەعدادی 365 زاوەرەگرێ. لەبان ئەوەشا بەسمەمان هەیە بەسمەی دخول و بەسمەی خروجشمان هەیە. ئەم هەموو ئیشکالە لەسەر ئێمە زۆر بووە. ئایا خۆمان 400 زاوەرەگرین من پێشمانگێ 50,000 لێم بڕیوە خۆی مۆسەفەکەی ئەبێتە 3 یەکسەرە ڕاتەوە بۆمە. ئەمە ئیشکالمان لەسەر بەسمەوشت نییە بەس ئەڵێم یعنی هیلاگوونمان لەگەڵ ئەم جەماعەتی کە تەعین بووینە لەگەڵیان.